کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراویش سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی لە یەکەم ڕۆژەوە مکوڕ بوون لەسەر جێبەجێکردنی بەرنامەی کابینەی نۆهەم لە هەڵسانەوە و ڕێخستنەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان هەروەها چاکسازی لە تەواوی بوارەکاندا ئەوجا بە دیجیتەڵکردنی تەواوی کاروبارەکانی حکوومەت. لەمەش گرنگتر لە بواری دیبلۆماسی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی زۆر گەورەینا بۆ پتەوکردنی پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی دیبلۆماسی و پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دەور و پشت وڵاتانی عەرەبی ئەوسا دوجاریش وڵاتانی جیهانی. ئەمڕۆژ بانگهێشتی نوێنەرایەتی و کونسوڵی 83 وڵاتی جیهانی کردووە بۆ هەرێمی کوردستان بۆ بەشداریکردن لە ئاهەنگەکانی نەورۆز. لەسەر گرنگی پێگەی هەرێمی کوردستان و هەوڵەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی دیبلۆماسیەوە لەگەڵ میوانەکەمان هەندێک قسەی زیاتر و هەندێک پرسیاری زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز عەلی دۆڵەمەری نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە فەرەنسا لە ڕاستەوخۆ لە شاری پاریسەوە لەگەڵماندایە. کاک عەلی شەوتان باش، گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. خوێندنەوەتان بۆ بەشداریکردنی نوێنەرایەتی و کونسوڵی 83 وڵات لەسەر بانگهێشتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەشداریکردن لە ئاهەنگەکانی نەورۆز لەم کاتەدا چییە؟ بەڵێ شەوتان باش. بە حقیقەت ئەماوە دەردەخات پێگەی استراتیژی گرنگی هەرێمی کوردستان و هەروەها هەوڵەکانی بەڕێز سەرۆکی حکوومەت دەدات لە بۆری پەیوەندی نێودەوڵەتیەکان جەوەکی وا ڕەخساندووە کە بەڵێ ئەمڕۆ ترافیکێکی دیپلۆماسی لە هەرێمی کوردستاندا هەیە. ئەو بەڵێنانێت کە لە یەکەم ڕۆژ لە سوێند خواردنی لە پەرلەمانی کوردستانیدا بۆ ئەوەی بتوانانی پەیوەندی نێودەوڵەتەکان بستە قۆناغی ترەوە ئەوە دەردەخات کە بەڵێ بەڵێنەکانی خۆی بەجێگەیاند و ئەمڕۆ زیاتر لە نوێنەرێتی 83 وڵاتی جیهان سەردانی هەرێمی کوردستان دەکەن بۆ بەشداریکردن لە جەژنێکی نەتەوەییدا کەمەوە ئەوە دەردەخات کە هەرێمی کوردستان ئەمڕۆ پێگەیەکی زۆر استراتیژی نێودەوڵەتی هەیە. ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە لەبیر نەکەین یەکێک لە بوارانەدا کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرکەوتنی زۆر گەورەی بەدەستهێنەوە بواری دیپلۆماسی و پەیوەندی نێودەوڵەتیە. ئەو هەموو سەردانانی سەرۆکی حکوومەت بۆ وڵاتانی کەندا بۆ وڵاتانی ئەوروپا دوای سەردانی بۆ وڵاتی فەڕەنسا بوو کە ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایش و خاوەن مافی ڤیتۆیە لەگەڵ سەرۆکی فەڕەنسا لەگەڵ سەرۆکی سێنات لەگەڵ سەرۆکی شارەوانی و لەگەڵ چەندین لایەنی تر کۆبووەوە. ئەوە دەردەخات کە بەڵێ ئەمڕۆ هەرێمی کوردستان توانیتی بستە قۆناغێکی جیاوە بەرەو ئاندێکی باشتردا. لەبیر نەکەن ئێمە هەرێمەکەین تاکە هەرێم کە لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتەکانەوە لە ڕووی دیپلۆماسیەوە سەرکەوتنی زۆر گەورەی بەدەستهێناوە هەرێمی کوردستان. زۆر باشە کاک عەلی، پێت وانە ئەم جۆرە بەشداریکردنانە هەر بەتەنها لە ڕووی سیاسی و دیپلۆماسیەوە گرنگ نین بەڵکو لێکەوتەی ئابووریشی دەبێت؟ بەڵێ بێگومان ئێستا هەرێمی کوردستان زمینەیەکی زۆر باشی هەیە وە بەرهێنانی بیانیەوە. ئەم کابینەوە دەستکەوتی زۆر گەورەی بەدەستهێنەوە لەم بوارەدا. ئەمەش ئەوە دەردەخات کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەن پێشوازی لە کۆمپانیا گەورەکانی جیهان بکەن، چونکە هەرێمی کوردستان تاکە ناوچەیە ئەمڕۆ تاکە هەرێمە لە ناوچەکەدا کە ئەتوانێت پێشوازی لە کۆمپانیا گەورەکان بدات و متمانەیان بۆ دروست بکات کە بەڵێ ئەم کۆمپانیا ئەتوانن هەم بێن قازانج بخۆن هەم قازانج بە هەرێمی کوردستان دەستە بەر بکەن. لە ڕووی ئاسایشەوە ئەمنیەتێکی باش لە هەرێمی کوردستان هەیە لە چاو ناوچەکانی تری عێراق و حتا وڵاتانی دەوروبەرشدا. لە ڕووی متمانەی حکوومەتەوە حکوومەت بە تەواوەتی پاڵپشتی ئەمانە دەکات. دەستگایەکە دەستگای بەرهێنان کە هەموو ئاسانکاریەک دەکات بۆ ئەوەی بتوانن کۆمپانیا گەورەکاندا وەبەرهێنان بکەن لە هەرێمی کوردستاندا. بەڵێ ئەمە بێژگەلەوەی کە پەیوەندێکی سیاسی دیپلۆماسی هەیە، بەڵام دەتوانێت بستە پەیوەندێکی ئابووری و گەشتیاری و حتا زۆر بواری تردا ئەتوانێت هەرێمی کوردستان لەم جۆرە چالاکەنەدا پەیوەندەکانی خۆی لە بوارەکانی تر جێبەجێ بکات. زۆر باشە کاک عەلی، بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کوردستان 24 قسەیەکی هەیە، دەڵێت هەرێمی کوردستان لە ڕابردوودا ناژیت بەڵکو هەنگاو بەرەو پێشەوە دەنێت. مەبەست لەم قسەیە چییە؟ خوێندنەوەتان بۆ ئەم قسەیە چییە؟ بەحقیقەت ئەمە وتەیەکی زۆر جوانە کە بەڕێز سەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە باسیەوەی کردووە. ئەمە وای کردووە کە هەرێمی کوردستان
بەرنامە چڕوپڕیتر هەیە بۆ پێشکەستنی پەیوەندی نێودەوڵەتەکان لەگەڵ وڵاتانی تردا. ئێستا لەگەڵ حکوومەتی عێراق گەشتینە ڕێکەوتنامەیەکی سەرەتایی بۆ ئەوەی بتوانین هەم عێراق و هەم هەرێمی کوردستان لە زۆر ڕووە پێش بخەین لە داهاتوودا لەگەڵ وڵاتانی دەرەوەدا. هەروەکو باسم کرد هەرێمی کوردستان ئەمڕۆ فاکتەرێکی سەرەکیە بۆ وڵاتانی دەرەوە بۆ چارەسەرنی کێشەکانی نەتەنها لە عێراق بەڵکو وڵاتانی دەوروبەرشدا. ئەو بنامایەکی ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە کە وڵاتانی ڕۆژئاوا پشتی بەدەبەستن و بڕیاری بۆ دەدەن لە هەرێمی کوردستاندا هەیە، چ لە ئازادی ڕادەبڕین، چ لە ڕووی ئاسایشەوە، چ لە ڕووی بنامەکانی مافی مرۆڤە، ڕێزگرتن لە پێکهاتەکاندا. ئێمە چەندین فاکتەری زۆر گرنگمان بەدەستەوە هەیە لە هەرێمی کوردستاندا. لە بیر نەکەین ئێمە هەرێمێکین سەر بە دەوڵەتێکی پێدەرێن عێراق. ئەو دەوڵەتە ئێستا بۆ زۆربەی وڵاتانی دنیادا تەنها لەسەر کارت بوونی هەیە. بۆی هەرێمی کوردستان لە ساڵی 91ەوە دامەزراوە تاکو ئێستا پێشکەوتنی زۆر گەورەی بەدەستە خۆتوە. ئەمە ئەوە دەگەێنێت حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک پرۆگرام و پەیرەوی تری هەیە کە ئەتوانێت لە داهاتوودا بە شێوەیەکی زۆر چالاکتر لە هەموو بوارەکاندا، نەک تەنها لە بواری دیپلۆماسی و پەیوەندی نێودەوڵەتەکاندا، بەڵکو هەرێمی کوردستان ببیتە فاکتەرێک بۆ ئاسایشی خۆراک بۆ ناوچەکەدا. یەکەمین جارێکی هەرێمی کوردستان بەرەبوومە ناخواکانی هەناردە دەرەوە دەکات. ئەمە سەرەتایەکە لە ڕووی ئاسایشی خۆراکەوە، لە ڕووی بەرنامەکانی ترەوە حکوومەتی هەرێمدا بەداخەوە هەتای کۆرۆنا بەربەسی دروست کرد. ئەگە بەربەست دروست نەکرابە لەوانەیە چەند قۆناغی تر چۆبانە پێشەوەدا. بۆی لە داهاتوو من ئومێدێک بە خەڵکی بەگەری کوردستان ئەدام کە ئەم حکوومەتی ئەتوانێت ئایندەیەکی زۆر باش بۆ نەوەکانی داهاتووی گەلەکەمان دەستەبەر بکات. کاک عەلی ئەگەرچی وەڵامی ئەم پرسیارە دامەوە تا ڕادەیەک، بەڵام پێم خۆشە زیاتر قسە لەسەر ئەم پرسیارەم بکەین. ئەویشەوەیە بە خۆ دەزانی هەرێمی کوردستان لە ڕووی سەقامگیری، لە ڕووی پێکەوە ژیان، لە ڕووی ئاسایشەوە لە عێراق و لە وڵاتانی تر زۆر لە پێشترەوەیە. پێ دوایە ئەم دیدارەی بۆ نەورۆز کە نوێنەرانی 83 وڵات و باڵوێزی وڵاتان تێیدا بەشدارن، ئەمە چ پەیامێکی هەرێمی کوردستان و گەلی کوردستانی تێدایە بۆ جیهان؟ پامێکی زۆر گرنگە، چونکە لەبیر نەکەین نەورۆز بۆ ئێمە جەژنێکی نیشتیمانیە، جەژنی سەربەخۆییە، جەژنی ئازادیە. ئێمە لە کاتی خۆشی نەخۆشەکاندا ئەم جەژنەمان هەمیشە یاد کردوتەوە. ئەم دەرفەتەکە بۆ ئەوەی کێ بەڵێ بالیۆز و نوێنەری وڵاتانی تردا بزانن کە گەلی کوردستان هەل لە سەرەتاوە خەباتی کردووە بۆ ئازادی، بۆ ئاشتی، بۆ دیموکراسی. بەرهەمەکەژان دیارە کە ئەوڕۆ ئێستا لە هەرێمێکین پێدەرێن هەرێمی کوردستان ئەو ئازادیە، ئەو دیموکراسیە، ئەو خۆشگوزارانیە هەیە کە ئێستا ئێمە خەباتمان بۆ کردبوو چەندین ساڵەوە. نەورۆز پەیامێکە بۆ ئەوەی بتوانین بە هەموو دنیا بگەینین کە ئێمە شەڕ دەکەین لە پێناوی ئاشتیدا. چەندین جار سەرۆک بارزانانی ئەوەی دفات کردووە هیچ کاتێک ئێمە هێرشمان بۆ هیچ لاینەی نەکردووە، تەنها بەرگری لە مافەکانی خۆمان کردووە. ئەمەش ئەوە دەردەخات کە بەڵێ گەلی کورد گەلێکی ئاشتی خوازە و پەیامەکەژی تەنها ئەوەیە کە مافەکانی بەدەست بهێنێت بە شێوەیەکی ئاشتی و دیموکراسیدا. وڵاتانی دنیاش ئەمە دەزانن، ئەگەر نەوەکو لە سەرەتا باسم کرد تاکە هەرێم سەرگۆی ئەم زەویە هەرێمی کوردستانە کە بەم شێوەیە هەموو وڵاتانی دنیا، وڵاتە زەرهێزەکان کە بڕیار استراتیژی نێودەوڵەتی دەدەن وەکو ئەمریکا، بریتانیا، فەڕەنسا، رووسیا، چین ئەو هەتا وڵاتانی ترشدا نێناتی خوان لە هەرێمی کوردستاندا هەیە. سەرۆکی وڵاتانی ئەم وڵاتانە پێشوازی لە سەرۆکی حکوومەت لە سەرۆکی هەرێمی کوردستان دەکەن و سەردانی هەرێمی کوردستان دەکەن. لەبیر نەکەین مانگی سێ ئەو ترافیکە دیپلۆماسیەکی لە هەرێمی کوردستان هەبوو لە سکرتری نەتەوەی گرتوەکان، لە سەرۆکی یونسکۆ، لە وەزیرەکان و ئەوانەدا هیچ هەرێمێکی ئەم دنیادا نییە. بۆی ئەمە پەیامێکە، پەیام نەورۆز کە بەڵێ ئێمە دەمانەوێت بە شێوەیەکی دیالۆگ ئاشتیانە کێشەکانی خۆمان لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ هەموو دنیا چارەسەر بکەین. ئەم پەیامەش پەیامێکی زۆر گرنگە لە جەژنێکی وای نیشتیمانیدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی نێدرا و دیپلۆمەکەرانی وڵاتانی گەورەی دنیا بکات بۆ ئەم بوونەیە. باش کاک عەلی، دو پرسیارە گەر بە کوردیش وەڵام دەیت و من سوپاست دەکەم. لە دیدارێکی کوردستان 24 لەگەڵ کۆنسوڵی ئیماراتی عەرەبی یەکگرت و کۆنسوڵ زۆر بە ڕاشکاوانە گوتی لە داهاتوویەکی نزیکدا هەنگاوی بەرەو پێشچوونی زۆر گەورە لە ڕووی سیاسی، دیپلۆماسی، ئابووری هەرێمی کوردستان دەبینین. ئەم قسانەی کۆنسوڵ لە چیەوە سەرچاوی گرتووە؟ قسەکانی کۆنسوڵ سەرچاوی ئەوە گرتووە کە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان بەکردەیی ئەمەی بۆ وڵاتانی دەوروبەر بۆ وڵاتانی کەندا و دەری خست کە دەتوانێت لە ئاسایشی خۆراک بەو پێکە هەرێمی کوردستان خاکێکی بەپێتی هەیە
لە ڕووی کشتتوکالیەوە لە ڕووی گەشتیاریەوە لە بوارە سامانە سروشتیەکانەوە لە ڕووی چارەسەرکردنی کێشەکانی ناوچەکەشدا ئەتوانێت ڕۆلی خۆی بگەڕێت چونکە ئێستا بەبێ هەرێمی کوردستان هیچ پێگەیەک هیچ کێشەیەک چارەسەر ناکرێت ئەگەر هەرێمی کوردستان تێدا بەشدار نەبێت نە لە عێراق نە لە سووریا نە لە تورکیا نە لە ئێران و حتا لە ناوچەکەشدا بۆیە سیاسەتی حەکیمانەی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان ئەمەی دەرخستووە بە وڵاتاندا بۆیە وڵاتێکی وەکو ئیمارات کە وڵاتێکی زۆر گرنگە ئەمڕۆ لە ڕووی ئابووریەوە لە ناوچەکەدا ئەو پەیوەندی باشە لەگەڵ هەرێمی کوردستان هەیە دەزانێت کە هەرێمی کوردستان دەتوانێت هاوکاری وڵاتی ئیمارات و وڵاتانی دنیاش بێت ئەگەر خوا نەخواستە ئەو قەیرانانەی کە تووشی دنیا بوون ئێستا بەتابەتی شەڕی ئوکرانیا قەیرانی وزە قەیرانی حتا ئاسایشی خۆراکیشدا هەرێمی کوردستان ئەتوانێت ئەمە پڕ بکاتەوە بۆ بەشێک لەو قەیرانانەی کە ئێستا لە دنیادا هەیە و هەرێمی کوردستان ئەمە دەرخستووە کە ئەتوانێت هاوکاری بکات بۆی ئەماوە دەردەخات کە لە داهاتوویەکی نزیکدا ئومێدەواری ئێمە بتوانین ئەو پەیوەندیانە نەک لەسەر ئاستی ناوچەکە بەڵکو سەر ئاستی هەموو دنیا ببینە قۆناغێکی ترەوە پەیوەندەکانی خۆمان لە بواری ئابووری لە بواری گەشتیاری لە بواری ڕۆشنبیری لە بواری کەلتوری بۆ پێی کە هەرێمی کوردستان زۆر دەوڵەمەندە لە ڕووی ڕۆشنبیر و کەلتور و میوزیک و جلوبەرگ و ئەوانەوە ئەمەش بەشێکن لە پەیوەندی نێودەوڵەتەکان چونکە لۆبیکردن تەنها لۆبی سیاسی و نێودەوڵەتی نییە بەڵکو لۆبیکردن هەموو بۆرەکان دەگرێتەوە هەندێک وڵات لەسەر ئەم گۆیزەویە تەنها بەشتێک ناسراوە بۆیە هەرێمی کوردستان هەموو ئەمانەی هەیە ومێدبەخشە بۆ داهاتوودا کە بتوانین باڵێ ئێمەش هەرێمی کوردستان بخینە سەر نەخشەی زۆر لە بوارەکاندا. زۆر باشە زۆر بەڕێز علی دۆڵەمەری نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە فەرەنسا ڕاستەوخۆ لە پاریسەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە شەوتان باش.